شاندی کۆنگرەی نەتەوەی کوردستان سەردانی تەفگەری ئازادیمان کرد لەگەڵ هاوڕێیان کوبوونەوەیەکمان ئەنجامدا باس و گفتوگۆ لەسەر ڕەوشی هەنووکەیی هەرێمی کوردستان بە گشتی ئەو کێشە و گرفتانە کە لە ئارادانە باسکران هەروەها ئەو مەترسیانە کە ئیستا لە ڕۆژی ئەمڕۆمان یەخەی هەرێمی گرتووە و ڕەشیەخەی گەلەکەمان گرتووە بەهۆی هێرش و داگیرکاری دەوڵەتی تورکیا دەبینین ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێ و بە پیویستمانزانی کە ئەو بابەتانە لەگەڵ بەڕێزان لە تەفگەری ئازادی نیقاش و گفتوگۆ لەسەر بکەین بۆ ئەوەی کە بتوانین دەنگەکان یەک بخەین بە یەکگرتووی لە بەرامبەر داگیرکاری دەوڵەتی تورکیا فراوانخوازی دەوڵەتی تورکیا ئەو مەترسیانە کە لە دوای ئەو داگیرکاریە دێت دەبینین ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی بەرفراوانتر دەنرێ بەرەو ئاقارەکەی تر دەبن هەروەها شەرخوازی دەوڵەتی تورکیا بە هەموو لایەکەوە نەتەنیا داگیرکاریە نەتەنیا هێرشی سەربازیە هێرشی هەوائیە هەوڵدانە بۆ ئینانە ئارای شەڕ و لە بینی هێزە سیاسیەکان لەبەر هەندێ ئێمە پێمان باشەکە لە لەو چوارچێوەدا لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان کەسایەتیەکانی نەو کۆمەلگا گەلێ ئێمە لە هەموو پێکهاتەکانەوە بە هەڵوێستێکی یەکگرتووی دەرکەوین لە بەرامبەر ئەو داگیرکاریە لە بەرامبەر ئەو پیلانگیریە لە دژی گەلەکەمان لە ئارادایە و بە شێوەیەکی دەیانەوێ ئەو دەستکەوتانە کە گەلەکەمان هەیە لە ناوبەرن و ڕێگا لە بەردەم گەلەکەمان دەستخۆشی ئەو هەوڵ و ماندووبوونانەمان لێکردن کە ماوەیەکە دەستیان پێکردووە لە سەرەتا لە هەولێرەوە زۆرێک لە پارت و لایەنە سیاسی و کەسایەتی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیان بینیوە بۆ ئەوەی کە کۆدەنگیەک لە تەنانەت باوەڕیە جیاوازەکان و پێکاتە جیاوازەکانیشیان بینیوە ئەمڕۆ شاتوونەتە سلێمانی چەند ڕۆژێکە لە سلێمانیش ئەیانەوێ حملەیەکی دیکەی سەردانی لایەنە سیاسیەکان و کەسایەتی و گروپە جیاجیاکان بکەن لەو چوارچەوەی ئێمەش بێگومان پشتیوانی خۆمان بۆ هەوڵەکانیان دەربڕی و پشتیوانی خۆمان دەربڕی بۆ ئەوەی کە بتوانین لەم قۆناغە هەستیارەدا کۆدەنگیەکی یەکێتیەکی کوردان دروست بکەین یەکێتیەکی هێز و پێکهاتە و باوەڕیە جیاوازەکان لە ئاستی گەلوە لە ئاستی لایەنە سیاسیەکاندا دروست بکەین چونکە هەمومان نەزانین ڕۆژ بە ڕۆژ ینی ئێستا لەوە تێپەڕیەوە بڵێن ڕۆژ بە ڕۆژ سەعات بە سەعات ئاستی داگیرکاریەکان و مەترسیەکان زیاترن و ئێوەش ئاگادارن کە لە چەند کاتژمێری ڕابردوودا بردومانی کەمپی پەنابەرانی مەخمور کراوە کە ئیدانەی ئەکەین و ئیدانەی هەر بێ هەڵوێستی و هەر هاوکاریەکی داگیرکاری ئەەکەین لە هەرێمەکەی ئێمەوە ئێمە بە شاندی کەنەکەمان ڕاگەیاند کە بە هەموو شێوەیەک ئێمە ئامادەین و پشتگیری هەموو هەوڵەکانەکەین بۆ ئەوە یەکێتیەکی گەلەکەمان یەکێتیەکی هێز و لایەنە سیاسیەکان دروست بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری بۆ پاراستنی ئەو دەستکەوتانی کە گەلەکەمان بەدەستی هێناوە بە تایبەتی لە باشووری کوردستان و هەر بەشێکی دیکەی کوردستانیش